بە مۆراڵێکی بەردەوامی بەو مانگرتنە دەدەم تا شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەری ئێمە. هەڵبەتە ڕەوشی تەندروستی من تا تێجەستەم ناوازە بێ چاوەکانم تەواو کەس بوون. ڕاستی هەندێک مزاعفات هەیە دابەزینی فشاری خوێن و هەندێ گۆڕانکاری لە جەستەیە و هێزی لاقەکان و ئەوانە جوڵەشم ئەوەندە وەکو جاران نەماوە، توانای کارکردنم نەماوە، بەڵام بورە و مۆراڵی من زۆر بەرزە و بەردەوامە بم. ئەمێ لێرەوە سوپاسی هەواڵانی کەجەکە بکەم، سوپاسی هەواڵ جەمیل بایک، هەواڵ بەسیە هۆزان کە پێیان دەڵێم کە پەیامەکەتان گەیشت، سوپاسی ئەو پشتگیریەتانم کە بۆ منتان دەربڕیوە، بۆ هەواڵانی ئێمەتان دەربڕیوە، سوپاسی پشتگیری بەردەوامی تەواوی هەواڵانی ئێوە دەکەین کە هەمیشە بەرگریکاری ڕاستەقینەی گەلی ئێمە بوون لە هەر چوار پارچەی وڵات. بە نمونەش بەکردداری ژەوەتان سەلماندووە کە ئێوە بەرگریکاری ڕاستەقینەی گەلی کوردن، لە دژی قڕکردن و لە ناوچوون گەلی ئێمە دەپارێزن. پەیامی ئێوە ئەوەندەی تر مۆراڵی بە مندا بەڕاستی هێز و ئیرادەم لێ وەرگرت لە پەیامی ئێوە و پەیامی تەواوی هەواڵانی ترکە هەمیشە بایەخیان بە منداوە و هەمیشە هەڵوێستی منیان بەرز نرخاندووە. ڕاستە من دەمەوێت ئیزافەیە بکەمە سەر ئەو یەکێک لەوەی کە لە نامەکەی هاتووە، گۆشەگیری تەنها گۆشەگیری سەر ڕێبەری ئێمە لە تورکیای نییە، بەڵکو لە باکووران نییە، لە تورکیای نییە، بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان ئەو گۆشەگیریە کۆمەلگای لەگەڵا گۆشەگیر کراوە، کۆمەلگای باشووریش بە تەواوی گۆشەگیر کراوە بە هەموو شێوەیەک. ئێمە بەڵێن دەدەین کە خەبات بکەین بۆ شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەری هەر چوار پارچەی وڵات، ڕێبەری گەلان، بەڵکو بۆ شکاندنی ئەو گۆشەگیریە چەند خەبات دەکەین لە پێناوی شکاندنی ئەو گۆشەگیری، خەباتیش دەکەین لە پێناوی شکاندنی گۆشەگیری گەلی باشوور بۆ نەهێشتنی ئەو زوڵم و ستەمەیە و ئەو تاوانەیە کە بەرامبەر بە گەلی ئێمە دەکرێت لە باشوورە. لە ڕاستیە گۆشەگیرکردنی سەرۆگە ئاپۆ بە تەواوەتی گۆشەگیرکردنی کۆمەلگای باشووریشی بە دواوە هاتووە و بە بەرنامە کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی تەواو کۆمەلگا بخرێت بە لە خزمەتی بێگانە دابێت و لە خزمەتی داگیرکەر دابێت لە ڕێگەی کۆمەڵێک پرۆکسی و کۆمەڵێک بەکرێگیراوی وڵاتانەوە. لێرەدا من دووپاتی دەکەمەوە کە لەسەر ڕێبازی شەهیدان بەردەوامە بین لە خەباتکردن. بەڵێن دەدەین کە وەکو ئەرکێکی ئەخلاقی، وەکو ئەرکێکی ئەخلاقی خۆمان خەبات بکەین بۆ بەدیهێنانی ئازادی و بە پێگەیاندنی کۆمەلگایەکی تەندروست و پەروردەکردنی کۆمەلگایەکی بە ئیرادە و بە مۆراڵ بۆ ئەوەی دوژمن هەرگیز نەتوانێت ئێمە لەناو بەرێت ئێمە قەتڵ عام بکات.